ئەم دیوارە بۆ پاراستنی ماڵی ئێوە هاوڵاتی لە لافاو دروستی کردووە، بەڵام منداڵانی گەڕەکیش بۆ یاریکردنی کاتەکانی خۆیان لەگەڵ بەسەردەبن. ئەوەی کە دەیبێنن دیواری بەرلین نییە، ئەڵمانیای ڕۆژهەڵات و ڕۆژئاوازیا کاتەوە. دیوارێکە لە بەردەمی ماڵێک هەرچڵ ناوە لە گوندی گورجتیاری هەولێر سەر بە ناحیە حەنکاوە. لەبەر ئەوەی مەترسی لافاو هەیە دووبارە ئەمساڵ، وەک پێویستیش حکومەت هیچ کار و پرۆژەیەکی نەکردووە بۆ ئەوەی کە زەرەر و زیان لافاوەکە کەم بکاتەوە. خاوەنی ئەو ماڵە ئەو دیوارەی دروست کردیە تاکو ئاو دووبارە نەچتە ناو ماڵیان و زەرەر و زیانە پێ نەکەوی. وڵای ئامانجەکەمان ئەوەیە جەنابی سەرۆکی حکومەت بێتە خەت. ئاوڕەشی لەو گرزوەتیارێ بدەنەوە، ئاوڕەشی لەو خەرق فەقیر و هەژارێ بدەنەوە. بەڕاستی خەدەماتی نییە. مشکلەتی گەورەشمان هەیە ئاوی زادەی 150یان تێکەر کردەوە لەگە ئەو کەندێکنەمە بەخۆی قەرارەکەوا بوو لەگەرە خۆی دەیبرد دەڕووی. بەس ئێستاکەوە نەدەرنەچوو لەگەریان تێکەر کردەوە. ئێستاکەوا ئیش لێ دەکەنەوە 15 ڕۆژە بەس ئیشکردنەکەی ئەمەلمان پێی نییە بەڕاستی ناوەڵە. ئەمە داواکارمان داوامان لە جەنابی سەرۆکی حکومەتە بێتە خەت ئاوڕەکی بەجددی ئەو وعد و بەڵێنانەی درایە جێبەجێ بکرێتن. بەڕاستی کەس هیچی جێبەجێ نەکردیە. ئەمە هاوڵاتی دەڵێ ئەگەر 2 ڕۆژ باران ببارێت دووبارە گەڕەکەمان ژێر ئاو دەکەوێتەوە و وەک پارساڵ دیمەنەکان دووبارە دەبێتەوە. دیواری مەکتەبێ خا بە قورئان ئێستا ئەو مارە ئێستاوە تەماشا ئاخەتی ئاوێکە ئەو مارە نێجگەی من 7 وەرەقەی زەرەری پێکرد. ئەو مارە ڕوکنەوە برادەریشمە مار هەبوو ئەلی لە ڕاهەتا سێم خانی تقریبا 3 ملیۆن شتەچیاندا بەس بەرەو خوارێ چوو بۆ 500 و 600 ئەوانە یعنی بەخۆی مار و 30 وەرەقیان لودانا بوو ئەو 3 وەرەقەکە نەگەیشت. ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر لە کۆنفرانسی لافاو باسی ڕێگاکانی ڕوبەڕووبوونەوەی لافاوی کرد کە لە ئەم ساڵدا چیان کردووە. ڕۆژە چەند بڕیارێک وەرگیرە لەوەی دەستنیشانکردنی هۆکارەکان، هەڵگرتنی زێدەڕۆییەکان و پلاندانان بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکە و دیراسەکردنێکیش بە شێوەیەکی زانستیانە بۆ ئەوەی کە لە ساڵانی داهاتوو یان لە داهاتوودا هەولێر لە مەترسیەکانی لافاو کەم بکرێتەوە. ساڵی پار لە ئەنجامی لافاو لە چەند گەڕەکێکی شاری هەولێر بەگشتی 2500 ماڵ زیانی پێگەیشت و 670 دوکان ژێر ئاو کەوتن و نزیکەی سەدان ئۆتۆمبیلیش ژێر ئاو کەوتن و بە کەلکی هاژوتن نەمان. نەبەز ڕەشاد، وێزگە نیوز، هەولێر.